بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، سلام إخوة قبلة لبي، السلام عليكم ورحمة الله وبركاته. داواکاری لە پەروەردگار عیبادەتی ئەممان بە پیرۆزە لە هەموو لایەکمان وەربگرێ ئینشاءالله. مسلمان عزیزەکان، هاي لە باسوخواسی ئادابەکان ئەو شتانەی کەوا ئینسانی ئیماندار و بڕوادار لە ڕۆژگاری ئەمڕۆدا توانێت جێبەجێ بکات. ئەچینە سەر بابەتێکی تر لەو بابەتانە کە بە عنوانی ئەوەی بابەتی ئەسسەلام. زۆر جار ئەم بابەتە لەوەی هەموومان بیستومانە، بەڵام ئایا چەندێکمان جێبەجێ ئەکەین؟ ئەوە گرینگە خۆی. بابەتەکان لەوەیە زۆری هەموومان بزانین، بەڵام گرینگەوەیە ئینسان کە چەندێک جێبەجێ دەکات. طبعاً سەلام ئەو بابەتەیە خوای پەروەردگارە فەرمێ لە قورئانی پیرۆزدا ئاماژەی دەکات: وَإِذَا حُيِّيتُم بِتَحِيَّةٍ فَحَيُّوا بِأَحْسَنَ مِنْهَا أَوْ رُدُّوهَا. خوای پەروەردگار داوامان لێ دەکات: إِنَّ اللَّهَ كَانَ عَلَى كُلِّ شَيْءٍ حَسِيبًا. واتە ئەگەر کەسێک سەلامی لێکردن، ئێوە بە جوانی بە گرنگترین سڵاو و جوابی بدەنەوە. کە پێغەمبەری خوای گەورە فەرمی عەفو، یعنی بە ئەندازەی ئەوەی ئەو سڵاوی کرد، ئێوە جوانتر و چاکتر و باشتر کە سەلامی بدەنەوە. السلام عليكم ورحمة الله وبركاته. بۆ نمونە عەلەیکم السلام ورحمة الله وبركاته. ئەتوانی ئەمە بڵێ، چونکە پاداشتی زۆر گەورەیە. ئەمە سەلام واتە ئاشتی، واتە میهرەبانی خوا، واتە ڕەحمەتی خوا. پێغەمبەری نازدارە فەرمێ لە فەرمایشتێکدا، فەرمێ: لا تدخلوا الجنة حتى تؤمنوا. واتە ناچنە بەهەشت هەتا ئیماندار نەبن. یعنی غەیری ئیماندار ناچێتە بەهەشت، غەیری ئیماندار ناچێتە بەهەشت. ئەمجا فەرمێ لە دوایە: ولا تؤمنوا حتى تحابوا. ئەمجا ئێوە ئیمانداری ڕاستەقینەش نین هەتا یەکتریتان خۆش نەگەرە بێت. ئەمجا فەرمێ پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم: ألا أدلكم على شيء؟ ئایا شتێکتان فێر نەکەم، شتێکتان پێ نەڵێم؟ إذا فعلتموه، ئەگە کردتان ئەم کارە، تحاببتم. چونکە خۆشەویستی بە هەروە دروست نابێ. من تۆم خۆشگەرەک بێت، تۆ منت خۆشگەرەک بێ، ئاوا دروست نابێ. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات و شتێکتان پێ فێرەکەم، ئەگە ئەنجامی دەن یەکتریتان خۆشەوێت. ئەفشوا السەلامە بەینەکم. سڵاو لە یەکتری بکەن، سڵاو لە یەکتری. تۆ سڵاو لە پیاوێکەکەی نەئەتناسێ نەئەیناسی، هەر لە خۆتۆ خۆشەویستیت بۆ ڕۆ. ئەم پیاوە بۆ سەلامەکە لە من، دیارە بە پیاو مەزانێ، دیارە منی خۆشگەرە، دیارە من بە کەسێ چاکە زانی، بۆ سڵامێک. ئەگەر عەکسەکەی بێخوا بەناماندا سڵاو لە یەکێمەکە، هەر لە خۆیشت دروستە بێ لە دڵا، شەیتان یەکسەر ئەیهێنێ: ئەم پیاوە بۆ سەلام ناکە لە من، چی خراوی مێڵی قەینا ئەبێ، من چیم کردە بێەوە ئەم پیاوە سەلام لە من ناکە. یەکسەر ئەمانە دروست ئەبێ. ئەم تەحلیلاتە شەیتان هەمووی دێنێ. بۆیە گرنگە ئینسان بایەق دەینە ئەمە، چونکە ئەمە خۆشەویستی و محەبەت لە بینی هەموومان دروست دەکا و پەیدا دەبێت. ئەگە تەماشاشکەین، خواگیان یەکێ لە ناوە جوانەکانی ئەسسەلام، بۆ گەورەی سڵاوکردن. خوای پەروەردگارە فەرمێ: هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن. السلام واتێ ئەسسەلام ئەوەیە ئاشتیە، بە مانای ئاشتی دێت، بە مانای ترش هاتووە. چونکە لە ناوەکانیشدا تەماشاکەین ئەسسەلام، عەبدوسسەلام یەکێ لە ناوە جوانەکان بۆ منداڵ ئەتوانی ناوی بنێ. ئەمەش ناوێکی جوان و شیرینە. کەواتە ئێمە ئەگەر ئەمە بکەین، بە قسەی خوامان کردووە بە بەڵگەی ئەوە ئاەتە سەلامدان. ئەگەر سڵاو لە یەکتری بکەین، بە قسەی پێغەمبەری نازدار شەکەین عەلەیهی سەڵات وسەلام. ئەمجا سیفەتێکی تر لەو سیفەتانە کە یەکەم کەس دایناوە سەلام کرد، دیاری سەلامکردن، دیاری باوکە ئادەم عەلەیهی سەلام، یەکێ لە پێغەمبەرە. خلق الله آدم وأطول 60 ذراعا ثم قال اذهب فسلم على هؤلاء من الملائكة. كاتي آدم عليه السلام فاي قول دروستي كرد بالا وقدي ريكو بيكي، أم جاودي برا السلام كلو ملائكة استمع ما يحبونك، يعني السلام بك بل سلامات وخشيست إلى ملائكة كان. فقال السلام عليكم، وتي السلام عليكم. ملائكان جوان داو عليكم السلام ورحمة الله وبركاته. أو أبو خشيستي لبيني ملائكان همويان ناسيان ببني السلامك لنواني خوا أمريك بآدم كبو ملائكك.
فكل من يدخل الجنة على صورة آدم فلم يزيل الخلق ينقص حتى الآن. واتهموا يعني هر کس دچێتە باشتە ولا سەر شێوازی ئادەم دەچێت، چونکە ئێمە شێوازەکانمان، باڵامان، جوانیمان هەمووی یەکشتە. بۆ یوتراوە درێژی ئادەم عەلەیهی سەلام 60 گەزە، ینی بە گەز دانراوە، پاشانش ینی باڵامان. ئێستا تەمەنمان هەموومان ئێمە چینە باشتەوە، ئەمە نییە من ساڵێ لە تۆ گەورەترم تۆ لە من گەورەتربی، نییە لە باشتر. جوانیمان هەمووان یەک جوانی، هەموومان وەک یەک جوانی، نییە کەسێک پیر بێ کەسێک گەنج بێ، ئەمە نییە لە باشتە. هەموومان تەمەنمان بۆ نمونە 33 ساڵە. جوانیمان جوانی یوسف عەلەیهی سەلام، باڵامان باڵای ئادەم عەلەیهی سەلام. ئەمە خوا گیان دایناوە، ئەهلی بەشت ئاوان. لە جوانیمان هەموومان یەک جوانین، کەس نییە منەت بکاتە سەرەوەکەی ترا لە باشتە. باڵامانش یەک باڵایە کە ئادەم عەلەیهی سەلام. پاشانش کە بڵین جوانی و باڵا و ئەمجا لەگەڵ تەمەنمانش 33 ساڵە هەموومان بەیەکەوە. ئەمە صفاتی ئەهلی باشتە کە تیایدایە. یا ئەیها الذین ئامنوا پەروەردگارە فەرمێ ادخلوا فی السلم کافە. پەروەردگار کە داوامان لێ ئەکا، ئەی ئادەمی زەدەکان، مرۆڤەکان، ئەی ئینسانەکان، ئەی بەندەکان، خوای پەروەردگار بەگشتی داوا دەکات هەنگاو بنەن بۆ ئەو دروشمەی کە خوای پەروەردگار دایناوە، واتە ئاشتی خوازی سەلام، بچنە ناو سەلامەوە، واتە بچنە ئەوەی میهرەبانی و ڕەحمەت و گەورەی خۆی کە پەروەردگار دایناوە. ئەمە تەماشاکەین، ئاەتی تر زۆرە، ئەحادیسی تر زۆرە. سێرکە ئێمە ئەگەر سەلام کەینە لە برای موسڵمانێکمان، لە پیاوێکی بەڕێز، ئەمانەمان جێبەجێ بکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەلامی لە هەمووی کردووە، لە پیاوی گەورە، لە گەنج، لە مناڵ، لە ئافرەتی بەتەمەن کردوێتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، کەستی جێ نەهێناوە. ئەبێ وریابین ئێمە، چونکە ئەگەر ئەمانە نەکەین، ئێمە ئەم سەلامە بەردەوام نەکەین، یعنی ئەو ئاەتانەمان جێبەجێ ناکە و حەدیثانەش جێبەجێ ناکەین. چونکە دوای ئەو ڕەحمەتەی کە خوا دایەبەزێنێ بۆ بەنی ئەم سەلامە و لە بینی من و تۆدا نامێن، ئەوێتە بغض، ئەوێتە کینە، ڕقمان لە یەکتریە بێ، لە جیاتی ئاشتی و سۆز و میهرەبانی و برایەتی و خۆشەویستی ئەبێتە ڕق، ئەوێتە بغض، ئەوێتە کینە. شەیطان ئەکەوێتە بینمانەوە و کات. چونکە پێغەمبەر گیانە فەرمێ صلی الله علیه وسلم إن أولى الناس بالله من بدأهم بالسلام. پێغەمبەری خوا فەرمووی نێزەکترین کەس ئەو کەسەیە لە خواوە کە یەکەم دەستپێشخەریەکە لە سەلامە، یعنی ئەم دەستپێیەکە نایە لێ مقابلەکە، یعنی پێشبڕگەیەکە بۆ سەلامدانی خەڵک، نەک چاوەڕێ بکە بزان کێ ئەو سەلامی دەنێ. خەڵکێکەی سەوەنە کیبریە، وەنە تەکەبوریە، بێ فڵان کەس سەلام لە من بکە. یەو لای تۆ لای خۆت وا ئازانی چاکی، بەڵام لای خوا تو چاک نیت. چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو کەسە باشە کە دەستپێشخەریەکە لە سەلامە، نەک تۆ چاوەڕێکی بزان کێ سەلام پێدا. ئەم سیفاتە عەکسی فەرمایشتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ئەبێ ئینسان چونکە سەلامکردن سنەتە، جوابدانی واجبە. وریابین کەسێ سەلامی لێ کردین هەرچۆن بێ جوابی دەرەوە، چونکە جوابت نەداوە گونەحبارە. سەلامەکە سنەتە، ئەگەر نەیکەی بیکەی خێرتەگا، بەڵام نەیکەی شەڕت ناگا، گونەحبار نابی. بەڵام ئەمە سنەتێکە پێغەمبەری خوا لەو سنەتانە کە مؤکەدەیە، بەردەوام پێغەمبەری نازدار کردێتی صلی الله علیه وسلم، چونکە جێگای شوبهەکان لادا، جێگای دڵەکان پاکەکاتەوە بەرامبەر بە یەکتری. حەقد و بغض و کینە ئەمانە لادا هەموویش. سنەتە پیا و سەلام بکە لە ئافرەت، بەڵام ئافرەتێک بەتەمەن، ئافرەتی گەنج نە، وریابێ. سەلام پیاو بۆ پیاو دەیکا، ئەی باشە پیاو بۆ ئافرەت بیکە. ئافرەتێک وەک دایکت وایە بیکە قەیچەکە، ئافرەتێکە پیاوێکی بەتەمەن بە خوشکێکە بەڵێ. ئەگەر ئەزانی جێگای گومانە مەیکە، خۆت بپارێزە لە گومان. بۆیە موسڵمان ئەمڕۆ ئەمەنە بە گومانی شەکرێ، بەشتی وانە شتی تر ناکرێ. ئەمڕۆ ڕۆژی گومانە، خۆت بپارێزە هەتا پێتەکرێ. ئافرەت ئەو پەڕی زۆر 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 زەرور نەبوو سەلام مەدە، سەلام مەدە. مامۆستایەک بووتی میمکێکم بوو لەرکە بیر ببینایە، دەستێ کردە من و باوشی پێکرد. خەڵکێکی وت ئەم ئافرەتە بێ کێ بێ باوش کاتە من مەلا. بۆیە ئەو مامۆستا وتی
دوای تەکلیفی کردو ڕۆژ هاتووە ماڵێ وتی بیکە پێڵاوەکەت ماچەکەم لەناو بازاڕە لەیلاوەلا دەست مەکەملم نەکوا خەڵک گومان بکا بڵێ ئەڵا ژینە دەستی کردە من مەلایە خەتەرە بێ ئەبێ وریابی زۆر وریای خۆت بی تۆ بەعدەدار سەلامە دەیتە ژنێک ئافرەتێکە میمکتە ها فڵان کەس ئەو نەڕیشیە و ئەوایە و ئەلی مزگەوت و حاجیە و فڵانم سەلامی داوە ژنێ چاکە چۆنی کرد لەگەڵ ژنیە دەست چنێکی ماچ کرد نازانێ ئەمە میبچێتی خەڵک ئەوە نازانێ خەڵک حاضرە بۆ گومان حاضرە بۆ تیر بیۆشێنە یەکسەر عذر نییە هیچ عذر نایرێتەوە یەکسەر گومانێ پیسە با خوا پەنامەمدا ئەبێ وریابیت ئینسان لەم شتانە بەرامبەر ئافرەت وریابیت بە حەزەرەوە لەگەڵ یابیت چونکە لەو کاتا لەوێ بۆ ناشرینکردنی تۆ خوا پەنامەمدا هەر کەسێ لە ئێمە لە هەمومان ئەو کاتە لەوەی ناشرینکەن بەو ڕێگادە ئافرەت بۆ ئافرەت ئەوە معلومە کە سەلامکردن لە یەکتری دەکەن پاشان سنەتە بۆ نمە سەلام کە ئینسان سەلام بکە لە کەسی بەرامبەری عەلەیکی سەلام بەڵام ئەگە ئافرەتەکە ئافرەت سەلامی لێکری نابێژە عەلەیکم السەلام عەلەیکم السەلام بۆ پیاوە عەلەیکی سەلام وەڕەحمەت الله وبەڕەکاتوه بۆ ئافرەتەکەی جیاوازە بە جوانترین و چاکترینش کە سەلام بدەیتەوە سەلام جوابی بدەیتەوە یان سەلامکردن لە پێشی تەلەفۆن موبایل داخلبوونت بە مەجلسێ داخلبوونت بە دایرەکەت داخلبوونت بە شوێنی گشتیەکان ئەمانە گرنگە ممکن نەیگۆڕین بە شتەکانی تر کە لەم ڕۆژگارە هەیە کابرا هەر تەلەفۆنەکە ئەلۆ چۆنی باسی ئەلو مەخە پێش بڵێ سەلام عەلەیکوم ئەمجا بڵێ دەنگ باسە چۆنە ئەحواڵە چۆن ئەچیدە دایرەیەکەوە مەڵێ بڵێ بەیانیت باش بەیانی باش گەورەیە یان سەلامی خوا گەورەیە نازانم کامی گەورەیە السلام عەلەیکوم سڵاوی خوا لە هەمووتان بێ چەنێ گەورەیەمە ئەمە پێویست بەوە نییە ئەم سەلامین عەرەبەوەی کوردە با ئێمە عەقلێتمانەوە بچووک و جامد نەوێ دنیا کراوەیە دنیا زۆر گەورەیە ئێمە کە کۆی بکەینەوە وەڵا کاکە ئەم سەلامەین عەرەبە ئەی زەحمەت نەوێت و دایرەکان نیمەی بە عەرەبیە نووسێ ئێوەین چییە ئێوەین چییە بۆ ئێمە ئەوەن عەقڵمان بچووک نەکەین و لە شتەکانە بین حەساسیەتێ دروستکەین کاکە ئەمە بە عەرەب وتێتی دەی تو عەرەبی مەڵێ بە کوردی بڵێ سڵاوی خواتان لێبێ قەیچێتەوە ئەتوانی خۆتەوە بۆیە ئەسەلام عەلەیکوم ئەمجا دوایە تۆی سێنیتەوە مەلایکەی سێنێتەوە هەر شوێنە سەلامی لێکرا مەلایکە موجودە بۆ جوابدانەی حاضرە ئەو شوێنە مبارەکە بۆیە ئەو لەفزانە لا بدەین باشترە چونکە وتت ئەسەلام عەلەیکوم دە حەسەنەتەیە وەڕەحمەت اللهی دە وبەڕەکاتوه دە سی حەسەنەتەیە سیکەش ئەبێت ئەضعاف کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثە مبارەکە هاتووە کە باسەکە ئەگە کەسێ سەلام بدا ئەبێتە سی حەسەنە بۆی یەک سەلام تەواوکەری هەتا کۆتایی عەلەیکم السەلام دە حەسەنە وەڕەحمەت اللهی وبەڕەکاتوه سی حەسەنەکەش دەسەکەوێت لە جوابداناوەکەی یەکێکی تر لەوانە سەلامکردن ئەبێ دەنگت هەڵبڕی بۆ ئەوانەی بیویستن وا سەلامت تۆ سەلام لە منەکەیە بێ دەنگ بگرێتە لام نەک سەلام عەلەیکوم من جۆم لێ نازم دوای شەڕوا گلەیەکە فڵان وەڵا جوابی سەلامەکەی نەداوم دەنگت هەڵبڕەکەمێ سەلام عەلەیکوم گوێی لێ بێ مقابلەکەی گوێی لێ نەبێ گونەحبارش نابێت چونکە هیچ گوێی لێ نییە ئەوەنە هەڵبڕە بۆی ئاگای لێ بێ کە سەلامەکە ئەدەی تایدا و ئەوەنەش بەرز نەبێ ئیزعاجی خەڵکی بکەیت شوێنە گشتەکان بە تایبەتی نابێ ئیزعاجی خەڵکی بکەیت تایدا سنەتە سواری ئەوەی سواری سیارە بووە ماتۆڕ بووە پاسکیل بووە سەلام کا لەوەی کە بەپێ ڕێەکە ئەوەی کە پیادەیە یعنی بەڕێکردن لەوەی کە وەستاوە سەلام بکە من بڵێن تۆ ڕاوەستاوی من دێم بەسەر تووە من سەلامی تۆکە بچووک لە گەورە سەلام بکە یەک نەفەر لە دوو کەس سەلام بکە یعنی بچووکی لە گەورەکە تۆ سەلام بکە ئەمە ئەدەب وایە پاشانش دوو نەفەر دێت تۆ نەفەرێکی تۆ سەلام بکە دوو نەفەری ئەوان سێن ئەبێ کەمەکە سەلام بکە ئەبێ کەمەکە سەلام بکە نابێ عەکس چاوەڕێ بکەی کە ئەو سەلام بکە چونکە ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا دایناوە گۆڕینی سەلام بۆ شتی تر باش نییە چاک نییە ئەوەی کە باسمان کرد لە خزمەتی جەنابتانە ئەگەر تەماشاش کەین یەکێکی تر لەو سەلامە شیرینانە لەناو نوێژایە سەلام عەلەیک ئەیوە النەبی وەڕەحمەت الله وبەڕەکاتوه هەموو نوێژێ ئێمە سەلامان لێنین بۆ پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم مەلایکەیان جوابمان دەدەن پێغەمبەرش جوابمان دەدات
چونکە سەلام ئەگەر نوێژەکەمان ئەو سەلامە نەکەی ئەو سڵاوەتە لە ناو نوێژان نەدەی ئەو نوێژە دروست نییە. چەندێک گرنگە ئەموو شەیە چەندێک پیرۆزە ناوێت لێکێ لە ناوە گەورەکانی خوایە سڵاوێت بۆ پێغەمبەری نازدارە سەڵسەلەم ئەمجا هەدیە و خەڵاتێکی پێغەمبەرانەیە ئەمجا خوا داوامان لێکە ئەمجا پێغەمبەرش داوامان لێکە لە هەموو لایەکەوە تەماشا بکەین ئەموو شەیە زۆر گەورەیە چونکە ئینسانی ایماندار گەیە خزمەتی برای خۆی تبسمك في وجه أخيك صدقة تماشا استمن تماشاي تو دكم دقم خدمته حب زي بكم بوتو أو خير صدقة تبسمك حب زي دمشاوي يعني دمشاو بخنته بوتو خير والشيء بلهم خير به أو صدقة هيك نلم حتى تماشاي من تو بكم تو تماشاي بس من قرج نبم مو النبم لا فلان كسب بعتل قرجة مونا متيه أو خير نانسي دائما سعد كراوه بكراوه حتشي بولا دنيا دا وازي لبنا دنيا بمنو تو همو دنيا أجا كابراي تبيني بياو شاكي زور غنباري وتي هو بونا غنباري فلان وتي والله وتي تخوا حتى قيامة غنباري بي رزق زياكا وتي نمو وتي حتى قيامة غنباري ناخوش كان خوش أبي وتي نمو دوازي لبروتي تازا واحد دباب الروح خوشي ديو ناخوشي ديو دنيا هرواية واش درواه ئینسان وا جوانە دەمچاوی دایمون سەعات گەشاوە بێ وەک پێغەمبەری ئاسا صلی الله علیه پێغەمبەری خواستم خەڵک ئەڕۆیی بۆ دیداری بەس تەماشای دەمچاویە کرد مبارەک بەردەوام پێکەنی بەردەوام موژدەی خۆشیەدا خەڵک بەردەوام قسەی خۆشی بۆ خەڵک کرد ئەوەی لە دەوری پێغەمبەری خوازم دانیشتایە ئیلا دڵی خۆشەکرد ئەگە بە وشەیەکش بوایە بە وشەی ئەگە هیچی نەدایە بە قسەی خۆش قسەی خۆشی بۆ کرد ئەمە گرنگە ئەم سیفاتە لە ناو ئێمە زنوبێ نەگرژ بین بەرامبەر یەک زەرامی وایە دێدە مزگەوت و ڕاد و سەلامی نادە سبحان الله ڕەمەزانە ئەی تو منەی خێر ناکەی دێتە مزگەوت و ئەڕاتەوە بڕاتانێ باجا سەلام نادا یان ئینسانی وایە ئەگەیتە ڕەگی تۆ بەرەکاتەوە لاوە یا سبحان الله وەکەوەی بڵێ کاکە ئەمە خێرێکە من نەمگەرەکە نامەوێ ئیسە تو یەک سەلامە دەی سی حەسێنت بۆ نووسێ سی خێر ئێ تۆ توانی لە شوێنێکی ترا ئەم سی خێرە بکەی نا چونکە ئەمانە خەیر و پاداشتی زۆرە وشەکان کەمە بەڵام ئەوەی تایە کە خەیری چاک و باشە سنەتە ئینسان چووە ماڵەوە سەلام کە لە ماڵ و مناڵەکەی ئەوە یەکێ لە سنەتانی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم بێکێکی ترش ئەوەیە ئەجە سەلام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەیسە مینا من تەشەبەه بغەیرینا لە ئێمە نییە ئەوەی تەشبیه بکە خۆی بشبهێنە بە غەڵکی تر لا تشبهوا باليهود ولا بالنصارى خوتا مشوا هنا بيهود ونصارى فإنه تسليم اليهود الإشارة بالأصبع والتسليم النصارى الإشارة بالكف پیغمبر إخوة جامعنا كاتب عليه تقليدي خلق مكان چونك يهوديا كان سلام يعني كد بس بپنجه هيچ نابود بونو منە بە پەنجا هێنش نەساراش بە ئیشارە ئەمانە هیچ کامی دروستی وریابی ئەبێ بڵێ سلام عەلەیکم لەفزەکەی لەگەڵا ئاواتش کرد ئەگە سیارە دێخڕۆی نەزای نەکرد خۆت وەردەست بەرزکەیتۆ لەوێ بەعجار خوانە کاشتێ بێ سلام عەلەیکم دەمت وجوولێ لەبێ بەم دەمت جوولانەوە خۆ پێغەمبەری خوا جیامانە کاتەوە لە یەهود و لە نەسارا ئەبێ وریابی زۆر جار ئێمە تەقالیدی ئەوانەکەین بەس نازانین ئاوایە کا سلامش نادا نازانین چی بڵێ سلامێکی تر لەگەڵ تەوقەدا ما من مسلمین يلتقيان فيتصافحان دوو مسلمان گەیشتنێک سلامیان لە یەک دەستیان خستە ناو دەستی یەک پێغەمبەری خوا صلی الله علیه و ئەفەرمێ إلا غفر لهما قبل أن يتفرقا پێغەمبەری خوا فەرمێ ئەم دوو مسلمانە دەستیان خستە ناو دەستی یەک سلامیاندا ئەڵێ پێشەوەی دەستیان لە یەک جیا بکەنەوە هەرچی گوناحێ لە بینی پەنجەکەی هەردووگیانە دابەزێتە خوارە بێگوناح دەرەچن بێگوناح دەرەچن بەو سەڵاوە کە دەسەخنەوە بەس چونکە تەوقەکردن زۆر گرنگە خەڵک وای لێ هاتووە تاقەتی نییە هەر لە مەجالیسی گەورەشە ئەچێتە مەجلیسێکەوە ڕەحمەتان لێ بێ هەڵمەستم سەلام عەلەیکم لەو بنەوە دانیشێوتەوە مەجلیسەکانمان شتامی نەما وەڵا گوناحبارەوی هەستی ئەمە کێ وتی گوناحبارەوی ئەمە ئێمە داماننا نە پێغەمبەر داینا نە خوا دایناوەکەی پێغەمبەری خوا ئافرەتێک دێ
هاوڕێی خەدیجەیە عاباکەی مبارەک دانا ئەیخاتە ژێری هەڵەسێ لە بەردەمی کچەکەی دێ کوڕەکەی بۆ نمونە ئیبن عەباس عەفو مامەی دێ لە مەجلس هەڵەسێ لە بەردەمی داینا چەندەها حادیثی ترێ ئەگەر یەکێ بۆ کبر بوو تەکەبوری هەبوو هەڵمەسە لە بەردەمی غەیری ئەوە دروستە ئەستی کاکە تۆ میێوانە تێماقولە دانشی بێژی بەخێر بێی پا بنێتە بان پا بێژی بەخێر بێی پێ ڕیش سپی تێبۆلات ڕیشی سپیە خوا شەرمی لێکە معقولە تۆ دانشی بێژی وتە ڕەحمەت لێ بێ هەڵمەسە خور ئەمە تەمەڵیە ناومان ناوە دین هەندێک شتەی لەبەر تەمەڵی خۆمان ناوێنین دین بڕواتان هەبێ براڕۆکێ تاقەتی هەسێ دەی بەشکم بێژە ڕەحمەتان لێ بێ هەڵمەسن خوا چەند کەس وایە ژێ بەغدەجا لە دانشتەکانە بەس چییە لە ڕووی نایە بڵێ بە ئاشکرا قەیچێکە پیاوێک هاتووە پیاوێ تەڵەسم قەیچێکە کە حاجی تێفەرموو پیاوە ڕیچمەکە چێتە سەر و تەوقاکەم لەگەڵ گشتیا ئەبەم تەوقانە خۆشەویستی دروستەیە محەبەت دروستەیە خۆشەویستی لە ناومانە کاڵ بۆ تۆ ئەمانە نەما بۆیە کاڵە بێت تۆ کاک خۆ تو چییە لەو دیرۆ سەلامێکا جژن بۆ جژن نەچێتە ماڵی ئەوەش نەما موبایلێک نامەیەکی بۆ نێرێک شتە کاڵ بۆ تۆ ئەوەش هیچ نامێنێ بۆیە ئەمە باش وایە ئەوەی کیبری هەبوو تەکەبوری هەبوو حەزی کە خەڵک لە بەردەمی هەستێ ئەمە هەڵمەسە غەیری ئەمە دروستە هەستی تایە خاڵێکی تر لەو خاڵانە پیاوە دروست نییە لەگەڵ ئافرەتا تەوقە بکە نامەحرەم وریابین هەندێ مەلای سەمەرەش دەرەچێ مۆدێلی 2019 هەڵە تەوقە دروستە گە ئافرەتە بترە بینین هەموو ساڵێ چۆن هەموو ساڵێک بڕێ مەلا تێرن مەلایینا مەلانین بەس ناوە مەلان ئەڵێ وەڵا کاکە هەست ساڵی شتێکەڵێن دەزمێکەڵێن بارێ لێگەن عەزابی خەبر نییە و تەراویح لە مزگەوت مەکە و وەڵا کاکە تەوقەکردن لەگە ئافرەتە ئاسان ئەمە گشتیەوە ئەمە گشتی بەرنامەیە خۆی بەرنامە ڕێژیە دینەکە دەی دینەکە والێکە بەس ناوێنە دین هەنا دینی تیا نەماوە لەگە ئافرەتە دروستە تۆ تەوقە بکە یا ئافرەت دروستە دایکت بێ مەحرەم بێ میمکت بێ ژنەکەت بێ قەینە بەس معقولەی چەند بڕۆم لەگە ئافرەتێک کچی عازب ئەلەیان بچم تەوقە بکە ئەمە کام دین وایەژە لەکوێ هێنات خوا بتگرێ واسە لە عالەم تێدا ئەمە بەڕاستی ئەمانە سەر لە شایە وریابن مەخەڵێتن ڕجاءن کابرایە هەلێو لاوها جوبە و عەمامە و شتێکی کردە سەری و ڕێزمێ چونکە ئەو شوێنانە مبارەکە سێرەکەی هەروە بە کەیفی خۆی بەڕاست و بە چەپە فتوا ئەداوی نەدا خەتەرە ئەو قوربەسەری نەکبەتیە بەخوا خەڵکەکە بزانێ مەلایەتی نەکبەتیە قوربەسەریە و لە قیامەتا جەهەنم بەو گەرمەکەن بەو خوایە گشتی ڕناکە و تا نادا بەڵام ئەیە نەکبەتە نازانێ بۆیە بە وریابین ئەم فتوایانە کە ئەدەین زۆر خەتەرە لە خەتەری لە دنیا و لە قیامەتمانشدا نابێ لەگەڵ ئافرەتە تەوقەکەی ئیلا ئەوانە نەبێ کە حەڵاڵی تۆ براژن زۆر جار زۆر تەبیعینە من حرامە من براژن من نابێ تەوقەی لەگەڵاکە و ماچ و چۆنی بکەین حرامە چونکە بۆ لەبەرەوەی براژن ژنی برامە موقتەن حرامە موقتەن بۆ چی کاتێ براکەم وفاتی کرد بۆم دروستە کە من ماری کرد کەواتە حرامە نابێ ئەوانە ناومانە لە تەقالیدی بۆ عرف و عادەتی کوردەواریان دێشتەیە بەڵام دڵمان پاکە مەسەلە دڵپاکی نییە ئەمە شەرع لە گشتمان دڵی پاکترە ئەمە ئەولا ناکە خاڵێکی تر ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ کەسێک بۆ نمونە کۆتایی خاڵە پێی خۆش بێ کەسێک پێغەمبەری خوا فەرمێ ئەگەر کەسێک پێی خۆش بوەستێ لە بەردەمی هەڵمەسن لە بەردەمیەوە کەسێک خۆی حەزی کرد لە سیفاتی ئەوایە هەڵمەسن لە بەردەمی ئەمە پێغەمبەری خوا لەیرە ئەڵێ هەڵمەسن یان ئەڵێ کەسێک بۆ چونکە ئەم حادیسانە هاتووە بۆ ئەوەی کە خەڵک هەڵنەسێ چۆن بۆ جاران پاشاکان و گەورەکانە هاتن سێ و چواری عەباکەی بۆڵەگرت پێنج شەشی هەستی ئاگەرە دەستی ماچ بکردایە ئەبێ گشتی ڕزی بکردایە هەتا ئەو دانە نشتای ئەم دانە نشتا ئەمە بۆ ئەمە حرامە بۆ ئەم نەوعە حرامە بەڵام بۆ غەیری ئەم نەوعانە حرام نییە چونکە بۆ لەبەری ئەمە بۆ ڕێزکردنە نەوعێکی ترمانەیە ڕێزکردنە تیایدا بۆیە ئێمە بتوانین بە تایبەتی ئێمە ئەهلی مزگەوت بەڕاستی ئەبێ سەلام بکەین لە یەکتری ئەبێ حواڵی یەکتری بپرسین نوێژەرەوە نییە تۆ بێی نوێژکەیت و بڕۆیت و سارد و سڕ بیت لەم گەڕەکای ئەبێ ئێمە وا ئەم مزگەوتەوە کۆمان کاتەوە هەمومان یەک کەس بین هەمومان وەک برابین ئەم مزگەوتە وەک پیاوان بڵێ
بڵین گەورەکان پاشانش منداڵەکان کۆمان کاتەوە لەم گەڕەکەدا هەرچی نقصانێک بێ مزگەوتە کۆمان کاتەوە هەرچی خۆشیێکمانش بێ کۆمان کاتەوە بە ئافرەتەکانشەوە ئەوانش گەرێوا بن ئەو کاتە مزگەوت ئەبێتە لانەی ئاشتی برایەتی تەبایی یەکریزی نەرمونیانی دڵخۆشکەری یەکتری خی گەور ڕحمان لێ بکە عاقبەت خێرمان کە ئەم سنە جوانە زیاتر و زیاتر پەرەی پێ بدەین لە ناوماندا خی گەور ڕحم بە هەمولایەتمان کە عاقبەت خێرمان کە یا ربی عبادتمان لێ قبول کە یا ربی خوای لێ تەپاڕێنەوە گوناحەکانمان خۆش بی یا ربی خوای لێ تەپاڕێنەوە عبادەتی ئەم مانگە پیرۆزە لە هەمولایەتمان وەربگری یا ربی کردەوە چاکەکانمان بە چەند قات لێمان وەرگری خراپەکانمان بۆ بسوڕیتەوە خوایە ڕحم بەبێ پیاوە تەمەنەکانمان کە عاقبەت خێریان بکەی لە شان ساغ بکەی یا ربی ڕحم بە گەنج و لاوەکانمان بکەی ڕحم بە خوشک و دایکمان بکەی خوای ڕحم بە قوتابە شیرینەکانمان بکەی سەرکەوتوی دنیا و قیامەتیان بکەی امتحانەکانی باش جوابدەنەوە یا ربی یا الله خوایە وەش ئەوەی نەخۆشی خوایە یا شافی شفای عاجلی بۆ بنێری خوای ڕحم بە وڵاتمان بکەی وڵاتمان پارێزی لە هەموو شەڕێک وەیەک خراپیەک یا ربی ئەمن و ئاسایش بەقەرارکەی تایە خوایە گیان لێ تەپاڕێنەوە وڵاتمان پڕهەرزانی کەی برایەتی تەبایی یەکریزی خۆشەویستی لە نێوانمان زیادکەی آمین آمین والحمد لله رب العالمين وآخر دعوانا الحمد لله رب العالمين